ئایا هەموو گرێکی شێرپەنجە مەرجە بێتە هۆی ئەوەی کە سینجی ئافرەت لا بدرێتن و ئایا دەرزی کیمیایی چارەسەری پێشوەختەیە بۆ گرێ شێرپەنجە؟ خانمانی بەڕێز، ئەگەر هاتوو تۆی بەڕێز تووشی شێرپەنجەی مەمک بووی، بەڵام باشترین ڕێگا کە دەرزی کیمیایی هەڵبژاردرا بە هیچ شێوەیەک دڵگران مەبن و مەترسێن، چونکە لەوانەیە دەرزی کیمیایی ببێتە هۆی ئەوەی چارەسەری یەکەم و کۆتایی نەخۆشیەکەتدا. و هەڵبژاردننی دەرزی کیمیایی بۆ چارەسەری شێرپەنجەی مەمک لە ئێستادا ڕێگایەکی زۆر گرینگە بۆ لە ناوبردننی شێرپەنجەی مەمک، کە ئەویش سوودەکانی ئەوەیە خانمی بەڕێز. لەوانەیە بەهۆی دەرزی کیمیایەوە بتوانین سینگت بهێڵینەوە، یان لەوانەیە بەهۆی ئەو دەرزی کیمیایەوە بتوانین نەخۆشەکە بنبڕ بکەین و لەوانەشە کۆتایی پێبێت هیچ نەخۆشیێکی شێرپەنجەی لە ناو سینجی تۆی بەڕێزدا نەبێت. بۆ بەرچاوڕوونیتان نەخۆشێکمان هەیە تەمەنی 33 ساڵە بەهۆی بوونی گرێک لە سینجی کە حەجمەکەی 3 سانتیمە، بەڵام لەبەر ئەوەی نزیکە لە گۆی مەمچی پێمان باش بوو ئەم نەخۆشە دەرزی کیمیایی وەرگریتن بۆ ئەوی بتوانین مەمچی ئەم ئافرەتە بهێڵینەوە. خۆشبەختانە پاش تەواوکردنی دەرزی کیمیایەکەی و پاش پشکنین و پاش کۆمەڵی پشکنینمان بۆ ئەو نەخۆشە ئەنجامدا دەرکەوت نەخۆشەکە بە هیچ شێوەیەک شێرپەنجە لە مەمچی نەمایە، بەڵام لەبەر ئەوەی لە شوێنی ئەم شێرپەنجەیە گرەیە ئێمە چەند کلیپێکمان داناوە، تەنها شوێنەکە پاک دەکەینەوە لەگەڵ هەڵگرتنی کلیپەکان و لەگەڵ هەڵگرتنی و پاکردنەوەی ژێرباڵی. لەگەڵمان بن لە هۆڵی نەشتەرگەری تاکو ئەو کلیپانەی پێش 6 مانگ لە ئەو نەخۆشەدان دراوە بتوانین هەڵگرن و شوێنی کلیپەکە خاوێنکەینەوە لەگەر خاوێنکردنەوەی ژێرباڵی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.